ئەوەی ئیسلام جیا دەکاتەوە لە دینەکانی تر هاوکاریکردنی کەسانی تر بە یەکێک لە عیبادەتە گەورەکان دادەندرێت وهانی شوێن کەوتوانی دەدات بۆ هاوکاریکردنی یەکتر هەر لە دینی ئیسلام ڕزگارکردنی گیانی کەسێک لە مردن وەکو ئەوە وایە گیانی تەواوی مرۆڤایەتیت پاراست بێت لە مردن لەسەر ئەو بنەمایە ساڵانە لە مانجی ڕەمەزان کۆمەڵی تالاسیمی هەولێر بە هاوکاری مامۆستایانی ئاینی هەڵمەتێکی فراوان لە مزگەوتەکانی شاری هەولێر بۆ کۆکردنەوەی خوێن بۆ توشبووانی تالاسیما ئەنجام دەدات ئەو کارەش وەکو نەریتێکی ساڵانەی لێ هاتووە. ئامانجەکەمانەوەی ئەوانە لە مردن و مەترسی مردن نەجات بدەین و ڕزگار بکەین. بەڕایەتی بە تایبەتی ئەو حەملەیە و ئەو هەڵمەتەیە چوویتە مانجی ڕەمەزان چونکە ئەمە وەکو مامۆستایانی ئاینی قەناعەتێکمان هەیە کە هەر خێر و چاکەیەک لە نێو مانجی ڕەمەزان یەک بە هەفتایە. ئیتر لەوانەیە تۆ بتڵە خوێنێک بدەیت لە مانجی ڕەمەزان لەوانەیە ئەجر و پاداشتی هەفتا بتڵ خوێنت پێبەخشرێت لە دەرەوەی ڕەمەزان کەواتە ئەو خوێن بەخشینەیە ئەجر و پاداشتەکەی زۆر گەورەیە گەورەتر ئەوەیە کەوا لە نێو مانجی ڕەحمەت و بەزەی و بە سۆزی خوای پەروەردگار عیبادەت زۆر گەورەیە لای خوای گەورە خەڵقت بەزایە ناچێ شتانە یعنی وە سەدەقە جاریە سەدەقە جاریە پێناوی خوای گەورە یعنی بەزایە ناچی ئەگەر لەو دنیاش ئەو لەو هەڵم لەو دنیای زەرمەند نابی هەڵم دنیا لە قیامەتەش زەرمەند نابی لای خوای گەورە شتی وا خەڵقت بزە نابی پێناوی خوای گەورە توشتەکەت کرد خەڵقت بەزایە ناچی لە هەر شەوێکی مانجی ڕەمەزان لەلایەن خوێن بەخشان 50 تا 100 بوتڵە خوێن دەبەخشرێتە توشبووانی تالاسیما هاوکات لە شاری هەولێر نزیکەی 800 توشبووی تالاسیما هەیە ڕۆژانە پێویستیان بە 60 تا 80 بوتڵە خوێن هەیە. ئێمە لە شاری هەولێر نزیکەی 800 نەخۆشی تالاسیمیامان هەیە ڕۆژانە پێویستیمان بە 6 تا 80 بوتڵ خوێن هەیە ئەگەر ئێمە ئەوە نەکەین یعنی ئەو کارە نەکەین ئەو هەڵمەتی خوێن بەخشینانە نەکەین ئەوە بە تاکید ژانی توشبووانی تالاسیمیا دەکەوێتە مەترسی. من لێرەوە دەستخۆشی لەو کەسانە دەکەم کە خوێن دەبەخشن و زۆر سوپاسی مامۆستایانی ئاینی دەکەم کە تەواو لەگەڵ ئێمە هاوکارن بۆ ئەنجامدانی ئەو کارە پیرۆزە. بەردەوام هەموو شەوانە بە ئامانجی لەگەڵ کۆمەڵی تالاسیما و مامۆستایانی ئاینی بەردەوام هەڵمەتی خوێن بەخشینمان کردووە. هەڵمەتی خوێن بەخشینمان بەردەوامە لەم مانگەدا شەوانە نزیکەی 50 تا 100 بوتڵ خوێن ئامادە دەکرێت بۆ نەخۆشانی توشبووی تالاسیما و ژێر 50 و کەسانێک کە پێویستیان بە خوێنە لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا. تالاسیما بە یەکێک لە نەخۆشە درێژخایەنەکان دادەندرێت توشبووەکە بەهۆی زیادبوونی ئاسن لە خوێنی بەردەوام پێویستی بە خوێن و دەرمان هەیە بەڵام ئەوەی جێگەی دڵخۆشیە توشبووانی تالاسیمای کوردستان تا ئێستا لە ڕووی کەمی خوێنەوە تووشی کێشەیەکی ئەوتۆ نەبوونە ڕەنگە ئەوەش بۆ ئەوە بگەڕێتەوە کە کۆمەلگەی کوردی زیاتر لە سەدا نهۆتی موسڵمانە و دینی ئیسلام هانی موسڵمانان دەدا هاوکاری یەکتری بکەن بەڵام ئەوەی جێگای دڵتەنجە ئەو توشبوانە بەهۆی کەمتەرخەمی حکوومەتەوە لە ڕووی دەرمانەوە بەردەوام کێشەیان بۆ دروست دەبێت و چەند کەسێکیشیان بەو هۆیەوە مردووە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.